دیواتەچی ئەگەر زۆر عیبادەت بکەین پێمان دەڵێن ئەو هات توند مەبە. نەخێر، عیبادەت وەکو پێغەمبەری بکە عەلەیهی سەڵات وەسەلام، وەکو سەحابیەکان، ئەوە توندی نییە، ئەوە تەبیعەتی حاڵی دینی ئیسلام ئەوهایە کە شەو نوێژی هەیە وەکو سونەت، سونەتەکانی نوێژی هەیە، ڕۆژیەکانی هەیە ئی سونەت ئی واجبی هەیە، نوێژە فەرضەکانی هەیە، ڕیشت بەردەدەیەوە، سمێرت قوت دەکەی، ئافرەتان حیجابی دەکەن، خۆیان دادەپۆشن. ئەوە دین ئەوهایەوە، توندی نییە لە دیندا. ئەوانەی تر خەڵکەکەی تر کەم ترخەمن لە دیندا کە مەسەلەن نوێژەکان ناکەن، سونەتەکان، ڕۆژیە سونەتەکان جاروەیە ناگرن، لە عەقیدە و دین تێنەگەیشتن، یان زەلام و پیاوە بەبێ هیچ عوزرێک ڕیشی نییە، سمێری قوت ناکە، ئافرەتان سفور دەبن، خۆیان داناپۆشن، ئەوان حەقی گلەی و ئەوەیان هەیە کە کەم ترخەمن. بەڵام دینی تەبیعەتی ئیسلام و تەواویەت ئەوەیە کەوا ڕیشت هەبی، کەوا پیاوەکان ئافرەتان خۆیان داپۆشن، دین توندی تێدا نییە. پێشەوا ئیبن التین لە فەتح الباری ئیبن حەجەر ئەو حەدیث ئەو قسەیوی هینایتەوە دەفەرمێ خەڵکێک پێی وەیە ئەگە ئافرەت منەقەبە بێ، ئەگەر پیاو ڕیشی درێژ بێ و سمێری قوت کات توندڕەویە. ئەوە ئەو زەمانی فەرموویتی ئیبن التین ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ نا، ئەوە عینی جێبەجێکردنی دینی پێغەمبەریە عەلەیهی سەڵات وەسەلام، ئەوە زێدەڕەوی نییە. بەڵکو ئەگەر شتێکی لە دین زیاد بکەی، مەسەلەن نوێژەکانی بەیانیان دوو ڕکعەتە بکەیە، سێ ڕکعەت، ئەوە توندیە لە دیندا و قبوڵ نییە، ڕەتکراوەیە. ئەگەر خوای تەعالە لۆی دانای ماوەک ئیسراحەت کە و ماوەک بە ڕۆژی بە، ماوەک ئیسراحەت کە ماوەک نوێژی بکە، ئەوانە ئیسراحەت هیچیش نەکەی، شەو ڕۆژ بە ڕۆژی بی و لێک گرێدەیەوە و هیچ مەجالی تێدا نەدەی و پاشانەکە لە نوێژەکان خۆت نەحەسێنیەوە هەتا دەکەویە خوار و عەردی و لە خۆ دەچی، ئەوە توندیە و توندیەکە کە ڕەت کراوەیە لە ئیسلام. بەڵام ڕیش درێژکردن و سمێر قوتکردن و ماڕد منەقەبە بن و ئافرەتەکانت و دەموچاویان دیار نەبی و دەستیان دیار نەبی، پێغەمبەر وابوو عەلەیهی سەڵات وسەلام، هەموو خێزانانی پێغەمبەری لە دوای ئایەتی حیجابی منەقەبەش بووینە، یەک ڕۆژی نەدیتراینە دموچاویان داپۆشراو نەبێ، لەبەروەی زانایان یەکدەنگن لەسەروەی دموچاو داپۆشتنی ئافرەتی و پێچەکردن لایانی کەم سونەتە. هەندێکیان دەفەرمونون لە کاتی باروزروفی ئەگەر نەزەر زۆر بوو، فتنەی نەزەر و ئیختیڵات زۆر بوو، لەو حاڵەتەیدا واجبیش دەبێ، هەندێکیان دەفەرمونون. کەواتەوە توندی نییە و بە قسەیان مەکە و ئیتو تەواویەکەیە. ئەمە بەبیرمان خەڵکێک هەیە ئەوڕۆ، یان ئەگەر لە ترسیەوەی دەڵێ گەمەم پێدەکایان، ئەمە نابی نەفسیەتمان بەزی و بێ دینداری کووە و های جێبەجێ دەکەین. مەجارێکی لەو ساڵانەی ڕابردوو پار بوو والله ئەعلەم، یان پێرار بوو، یعنی 2 ساڵ تەواو نابی، چوینە نەخۆشخانەی ئەوەیان کردتەوە نوێ تەواری ڕۆژ ئاوە، چوین لەوێ لەگەر یەک لە خێزان و هاوسەرەکانم داپۆشرا بوو، منەقەبە بوو، فەحسێکمان پێویست بوو، چوینە ژوورێ، ئەمەیان بردە ژۆرێ، دکتۆرە ئافرەتەکە لەوێ بوو کە دەستە خوشک بوو لەگەر هاوسەر و خێزانەکەم. هەر لە ساڵی چوینە ژۆرێ زیاتر لە 12-13 دکتۆر و معاون طبی بە کچوو بە کوڕ لەوێ بوون. ئەمەیان دیت بە یەک دەنجی گوتیان ئەوە مەلایە، دەستیان بە پێکەنینێ کرد، های گوتیان کوی خۆدا پۆشیەوەکە و بەبێ شەرمانە دەنجیان گەیشتەکنەمە. ئەمیش خێزان و هاوسەرم بردە مختەبەرەکەی، گوتم ئێستا من دێمەوە، ئەویش گوتی مەچوو لەگەڕیانەوە مەکەوتم، لۆ فرسەتە داوای دەکەن شقەیدی کرد. ئەمیش چوم سەلامێکم لێیان کرد، گوتم چەند کەس بوون ئێستا گوتانەوە مەلایە، تم بە تایبەت ئافرەتەکان هەموو خڕبوونەوە لەوێ بە دەنگەکی بەرز و گەورە. تم فەرموو چیشتان بە مەلایە کچی خۆم، خوشتی خۆم، یعنی ئەگە ئیشێکتان هەیە شەرعی بی بە چاوان جێبەجێ دەکەین، ئیشی بێ شەرعیش لەمە ناوەشێتەوە جێبەجێ بکەین. داواتان چیە لە من؟ فەرموو پێکەنینی ناوێ، شەرمیشی ناوێ. وڵا هیچ دەنجیان نەکرد، قسەیان نەکرد. وتم کەواتە من داواکاریم هەیە لە ئێوە، داواکاریم ئەوەیە ئەگەر پێتان وایە ئەمە بەو قسەنگۆ و پێکەنینەی شەرم لە خۆمان بکەینەوە، هیچ شەرم ناکەین، شانازیش دەکەین، لەبەروەی ئەمە لۆمان هاتیە بە ئێوە پێ بکەنین، بەس ئەمە دڵمان پێتان دەسووتێ، لەبەر هەندێک پێتان پێ ناکەنین. ئێستا گوتم یەک لە ئێوەی بەڕێز ئەوها سفوری خۆت وەکو گۆشتی قەسابی خستە ڕوو، هەرچی دێت تەمەشات دەکا بینێکی و پێت ڕادەبوێری، تخوا ئەتوو جێی پێکەنینێنی
ئەمن جێی پێکەنینێمە کە خێزانم وەکو خێزانی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام ئیقتیدای پێکردیە و خۆی داپۆشیە و کەس ناتوانی بیبینی قووەت نییە تەماشای بکە کامەیان یانی دوایە لە پاشان ئیمە دینی خۆمانە ئیتو دینی ئەوروپا و غەرب و جوولەکە و دیان و کافرەکانە وەردگرتیە کەوا دەیکەی ئەتو جێی پێکەنینیان ئێمە بووە مەجالێکی باش 12-13 دقە قسەم لۆیان کرد و بووە داوا ئەوجە دوایە داوای لێبوردنیان کرد و ئینشاءالله خوا هیدایەتیشی داینە کەواتە ئەمە نابی بترسین ئیمە توندڕەوی نییە دینی حەقیقی ئەو هەیە توندڕەو ئەو کەسە کەوا بێدینی دەکاتن لە بێدینی توندڕەویە یان بەرامبەر بە دینی یان کەسێک لە قالبی دینی بستە دەرێ بە زێدەڕەوی شتەکان بکات لە بیدعە و خوڕافیاتەکان والله ئەعلەم